هەرکە خۆی هەرکە ئەڵەی 8 مارس ئەوە بیرەکەوێتەوە کە ئەم ڕۆژە ڕۆژی تێکۆشان و بەڕەنگاربوونەوەی ژنانە بۆ مافەڕەواکانی خۆیان، چونکە 8 مارس بە ڕەنج و تەقەلای سەدان هەزار کاڵین سەدان هەزار خۆیان ئەژڕێن ملیۆن بە سەدان هەزار ژنی کرێکار کە لە نەتیجەی بزوتنەوەی کرێکاری هاتوونەتە سەر جادە و لە شوێنی کاری خۆیانە بەڕەنگاری دەسەڵاتەکان بوونەتەوانێ و داوای حەق و مافی خۆیانیان کردوێتەوە. 8 مارس هەروە بە ئاسانی دروست نەبووە بە چەنەها قۆناغا تێپەڕیوە، هەتاوەکو ساڵی 1970 8 مارس بە تەواوەتی جێگیر کراو لە ساڵی 1970 بە بڕیاری ئومەمی متحیدە ئەنجا کراوە بە ڕۆژی جیهانی ژنان. بۆیە ئەم ڕۆژە ئەبێ ئێمە زۆر بە نرخ بێ لە لامان زۆر بەرز ڕایگرین لەبەرەوەی کە بەڕاستی بزوتنەوەی ژنان لەوێوە هاتووە. هەر لەم ڕۆژەشە هەموو ساڵێ ئەبێ ژنان ئەو بڕیارە بەنجارێکی تر بڵێن ئەبێ ژنان دەم ڕۆژەیە خۆیان ڕێکخراوکەن، داوای مافەکانی خۆیان بکەن، بەردەوام بن لەسەر بزوتنەوەی شۆڕژگێڕی و بزوتنەوەی سیاسی خۆیان و خەبات بکەن بۆ ئەو مافانەی کە نەیانیراوەتێ، بۆ ئەو مافانەی کە ئێشتا وەریان نەگرتەوە کە زۆر شتی ترە و کە لەوانەیە لە داهاتوە باسی بکەین.